زیاتر دەکەم بەڕێز محسین عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ناوینی ڕۆژ لەگەڵمان دەبێ و میوان دەبێت. کاک محسین سپاس بۆ بەشداریکردن لە ناوینی ڕۆژ لەگەڵمانیت. دەمەوێت سەرنجت بزانم سەبارەت بە ئەمڕۆی شاری بەغدا گرتبوونەوەی لایەنگرانی ڕەوتی سەدرە و هاوڵاتیانەی کە بەدەم بانگەوازەکەی ڕەوتی سەدرەوە هاتون. بەڵێ لەسەرەتا سڵاو و ڕێز بۆ ئێوە و بینەران. بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێتن زوومەکە بە گەورەی تەماشا بکەین، ئەمڕۆ جیهان بە تێکڕەوی لە کریزێکی گەورەدایە و ئەوروپا لە نێوان ئەمریکا و رووسیا لە کریزێک گەورەدایە. ئەم کریزی گەورەیە کارتێکردن لەسەر ناوچەکە دەوڵەتی ناوچەکە و لەسەر کوردستان و عێراقیش دەکاتن، چونکە ئێمە دەزانین کە 2007-2008 کریزێکیان قەیرانێکی ئابووری لە جیهاندا ڕوویدا، ئەمە ڕاستەوخۆ ڕاستەوخۆ کارتێکردن لەسەر ناوچەکە و عێراق و کوردستانیش کرد. بە هەمان شێوە ئێستا ئەمڕۆ دنیا لە قەیرانێکی گەورەدا نەبوونی نوخبە و نەبوونی پێشەنگ کە بتوانێتن کۆمەڵگا و جیهان ئاراستە بکردن. لەوێوە خەڵک لە خۆی دەگەڕێت، کۆمەڵگا لە خۆی دەگەڕێتن. کێشەی زۆر گەورە لە ناوچەی ئێمەدا ئەوەیە ئۆپۆزیسیۆن خەڵکی هەیە یان دەستهەڵاتێکی خراپە یان ئۆپۆزیسیۆنێکی باشە. لەبەرەوە 2016 بینیمان سەدر و جەماعەتی سەدر هاتە پەرلەمانی بەغدایان داگیر کرد و هەمان شێوە لە بەهاری عەرەبیشمان بینی لە نوێژیان ڕۆژ جمعە لە قادەی ئازادی دەکرد لە هەر وڵاتێکدا، بەڵام در ئەنجامەکە لە بەهاری عەرەبی دەبینین کە چوون بە شێوەیەکی خراپ دەرباز بووە. بە هەمان شێوە ڕەوشی عێراق ڕەوشێکی زۆر ئاڵۆزە و ڕەوشی ناوچەکەش زۆر ئاڵۆزە. ئەمە سەدر چارەسەر ناکرێتن. لەوانەیە سەدر جەماوەرێکی باشە بێت، بەڵام سەدر ئەلتەرناتیڤێکی باش نییە بۆ دەوڵەت. لەبەرەوە ینی دەستێوەردانی دەوڵەت دەوروبەر و شیعەش بۆ دۆست و دژمنان ئاشکرا کرد کە شیعە ناتوانێتن دەستهەڵات بکەن، دەتوانێت ئۆپۆزیسیۆن بیتن بەڵام ناتوانێت دەستهەڵات بکەن. بە هەمان شێوە سونەش دەتوانن دەستهەڵات وەرگێن بەڵام ناتوانن ئۆپۆزیسیۆن بکەن. کەواتە ڕەوشی عێراق ڕەوشێکی ئاڵۆزە، ئەم ئاڵۆزەیە دەتوانێتن ئەناشستیەک و پۆپۆلیستێک سەردەست بکەتن کە جمهوری زیاد مەرج نییە ئەو کەسە باش بیت، بەڵکو پۆپۆلیستی و ڕەوشەکە وای لێ هاتووە کە کەسێک وەک سەدر کە لایانی نێگاتیڤی شیعەیە، بەڵام ئەوانە ئەمڕۆ سەردەست بیتن. ئەوەش گرێدەرەوە کەواتەوەی ئەمڕۆ مقتەدا سەدر کردی ئەمە وەکو فشارێک بەکاردەهێنێت یاخود وەکو ئەوەی کە پیشانی دەسەڵاتی خۆی بێ، پیشانی و هێزەبێک کە کەی بێوێت دەتوانێت شەقامی عێراقی بجوڵێنێت و لایەنگرێکی زۆر بێنێتە سەر شەقام. ئەو کێشەیەکی گەورەیە لە ناوچەکە و لە جیهانیشدا زیاتر شت پێشان دەدرێت، پێشکەش ناکرێتن، یعنی هزر پێشان دەدرێتن، دەستهەڵات پێشان دەدرێتن، بەڵام پێشکەش ناکرێتن و ئاراستە ناکرێتن. ڕاستە سەدر ڕنگدانەوەی ئاستی کۆمەلگای عێراقە لە ساڵانی درێژ کە کۆمەلگای عێراق بە چ شێوەیەک پەروەردە کراوە. لە کۆمەلگای عێراقدا کۆمەلگایەکی سیاسی دروست نەبووە بۆ ئەوەی بتوانێت پارتی سیاسی لەسەر دروست بیتن، ئۆپۆزیسیۆنی تەندروست لەسەر دروست بیتن. ئەکید سەدر دەتوانێت هێز پێشانی خەڵک بدات، بەڵام سەدر ئەو کەسانە بتوانێتن عێراق لەو قەیرانە دەرباز بکەن یان کێشەکانی عێراقی ئەمڕۆکی هەیە ئیدارە بکاتن. زۆر باشە. کەواتە ئەو وەکو نەیتوانی لە پەرلەماندا سەرکەوتوو بێت، حکومەت لەسەر دەستی ڕەوتی سەدر کە زۆرینە لە پەرلەمانی عێراقدا پێک بهێنرێت، بەڵام دەیەوێت لە ڕێگەی ئەم پەیامەوە چی بگەیەنێت، چی بکات پێ وایە؟ یعنی سەدر بە تێگەیشتنی من ئەوە کۆتایی کارتەکانی سەدرن بەکاردێنێت، چونکە 2016 گوتمان پەرلەمان داگیر کرد، ئێستاش دەیەوێتن پەرلەمان پەک بخیتن، بەڵام ئەمە کۆتایی دەستهەڵات نابێت لە عێراق. و هەروەها دەزانین ئێمە پەرلەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر فۆرمێکی کارتونیە، یعنی هیچ دەستهەڵاتی نییە پەرلەمان، تەنیا ئەوەیە بۆ ئێوە بە خەڵک بڵێن کە ئێمە پەرلەمانمان هەیە. لە بە تێگەیشتنی من دوو کەس دەتوانن عێراق لەم قۆناغەیە باشتر بن کە عێراق ئیدارە بکەین، یەکەم کاظمیە، دووەم مالکیە. لە دەرەوە ئەو دوو کەسە بە تێگەیشتنی من کەسێک ناتوانێتن ئێستا عێراق لەوانە باشتر بەڕێوە بباتن. باشە، کەواتە پێ وایە بەم شێوەیە یاخود بەم ڕێچکەیە بەردەوام بێت یاخود سەردەکێشێت بۆ کاری تر و بۆ ڕێکاری تر؟ تێگەشتنی من ئەوە ڕۆلی بە یەکەم ڕۆلی ئیران دەبینێتن، ئیران چی دەیەوێت لە ڕەوشەکە، دووەم ڕۆلی ئەمریکا دەبینێتن، ئەمریکا ئەوڕۆ دەتوانیتن یەکلایی ڕفتار بکاتن یان دەتوانیتن ئاراستە بەرەو ئاقاری تر بکەتن. ئەوە پەیوەستە بە وەک دەرەوە، ینی فاکتەری دەرەوە ئیران و ئەمریکا، ئەویتر پەیوەستە بە کورد، بە خودی مالی کورد و مالی سنە، چۆن دەتوانن زیاتر لایەنگیری کێبن و پشتەوانی کێ بکەن، لەوێوە دەور دەمێت کە چۆن بە چۆ ئاقارێک دەچێت.
باشە بەڵام ئەوان هاوپەیمانیەکی سێقۆڵیان پێگەێنا هەم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەم لەگەڵ لایەنی سونی بەڵام لە ئێستا ئەوانیش تۆمەتبار دەکا بەوەی کە پاڵپشتیان نەکردو یاخود کاوانیش دەستی دەرەکیان لە پشتەوە بووە. ئەوە خۆی لە خۆیدا ئەو سێقۆلیە دەرئەنجامی شکستی ئەم سێقۆلیە خۆی ئەوەیە کە چارەسەری لە تەهرانە ئەوەی چارەسەری لە تەهران نابینیتن چارەنووسی وەک ئەم سێقۆلیە دەبێتن لەبەرە بە تێگەیشتنی من سەدەر ناتوانیتن یعنی ڕێکمانە لەگەڵ طهران کرد و هەروەها سەدەر ناتوانیت نمونەیەکی تری حەسەن نەسڕڵڵا بیتن کە چۆن حەسەن نەسڕڵڵا نمونەیەک بوو لە لەبنان ئەو ناتوانیت ئەو نمونە بیت چونکە نە کاریزمای حەسەن نەسڕڵڵا هەیە وانە جیۆپۆلیتیکی حەسەن نەسڕڵڵا گەلێک دەبونجێتن. باشە کەواتە پێ دوایە ئەمە فشارێک بێت لە دوای ئەم گردبوونەوە بەرفراوانە بتوانرێت حکومەتی نوێی عراق پێک بهێنرێت ئایا سەرکەوتوو دەبێت ئەم حکومەتی کە پێک دەهێنرێت زۆر دەخایێنێت یاخود تەنها وەک خۆیان چەند جارێک باسییان کردو تەنها چەند مانگێک بەردەوامی دەبێت. یعنی تێگەیشتنی سەدر و گروپی سەدر ئەوەیە کە جەماوەر زیاتر لە خۆی پەیدا بکەتن و تێگەیشتنی ئەوان ئەوەیە کە دەبێت جارێکی تر پەرلەمان دووبارە هەڵبژاردن بکرێتن لەوێوە ئێستا ئیش بۆ ئەوە دەکەن کە دووبارە هەڵبژاردن بکرێتن جەماوەرێکی زۆر بەو شێوە بە شێوەیەکی عاتیفی لە خۆی کۆ بکاتەوە و هەروەها دەمین لەوێ پێکهاتەی شیعی ئەوی ئەو بەر پێکهاتەی شیعی چەند یەکگرتی دەبێتن و چەند دەتوانن لەگەڵ کورد و سنە بەشی تری سنە بتوان پێکەوە حکومەتێک پێبین ئەکید سەدر هەموو کارتەکانی خۆی بەکاردێنێتن بۆ تێکدانی ڕەوشی پەرلەمان و حکومەتی داهاتوو. باشە کاک محسین پێ دوایە بۆچی ئەم جارە پێگەنانی کابینەی ئەم جارە حکومەت یا با بڵین لایەنە شیعەکانی بەم شێوەیە کرد بە دوو بەشەوە یعنی لە ئێستادا هەردوو لایەن دوو ڕای جیاوازیانەیە بۆچی ئەم پەرتەوازەیی خستە نێو ماڵی شیعەوە پێ دوایە؟ یعنی ئێمە دەزانین لە گرفتدا لە قەیراندا هەمیشە ناکۆکی لە دەرەوە دێتە ناوەوە کە تەماشایەتی نیشتیمانی کوردستانش بکەین بە هەمان شێوە ناکۆکی یەکەتی لەگەڵ پارتی هاتە ناوەوە و ئێستاش بەرەبەرە ناکۆکی پارتی و یەکەتی دەشتە ناو ماڵی پارتی لەبەرەوە ئەو ناکۆکیە و ئاڵۆزیە هەمیشەوا دەکەن کە ماڵی شیعەش دووبارەکە دروست بووە ماڵی سنەش دووبارەکە دروست بووە و گوتمان ڕەوشی عەرەب و تورک و فارس ڕەوشێکی زۆر ئاڵۆزبوونی ڕەوشی دەوروبەری ئێمە ڕنگدانەوە لەسەر چۆنیەتی حکمڕانی و دەسەڵات لە عێراق و کوردستان بەگشتی دەکات. باشە بەڵام سەدر بانگەوازیەوە دەکات کە لە دوو ڕۆژی ڕابردوودا دەڵێت ئێمە بەشداری هیچ فیتنەی و ئاشوبێک ناکەین تێوە ناگرین لە هیچ فیتنەی و ئاشوبێکەوە پێ دوایە ئەمە مەبەستی چییە مەبەستی لە کام لایەنە بەتایبەت؟ یعنی سەدر زیاتر گەمە بە وشەکان دەکات وەک دەڵێتن حکومەتێکی شەرقی و غەربی نابێتن باشە غەربی زانیمان ئەوە ڕۆژ ئاوایە بەڵام شەرقی کێ شەرقی خۆی یەکێتی سۆڤیەت نییە شەرقی ئیرانە بەڵام خۆی باش دەزانێتن سەدر باش دەزانێتن لە هەموو کەسێک باشە دەزانێتن کە ناتوانین بەبێ ئیران هیچ حکومەتێک بەڕێوە بەتن لەبەرەوە ئەو شتانەیە کە ئەو کارت و فشارانەیە کە بەکاردێنێتن ئەو گەمانە کە بە وشە دەکات زیاتر بۆ ئەوەیە عەتفی لە ئەنگران زیاد بکەن عەتفی جەماوەری خۆی زیاد بکەن لە دەرەوەیەوە ئەو وشانەی ئەو بەکاردێنێتن ڕنگدانەوەی سیاسەتێکی عەقلانی نییە لە عێراق و لە ناوچەکە. کەواتە پێ دوایە پێگەێنانی حکومەتێک بەبێ کوتلەی سەدری سەرکەوتوو بێت یاخود ڕەوتی سەدر ڕێگە دەدات سەرکەوتوو بێت؟ من بڕواناکەم ڕەوشی کورد و عەرەب و فارس و تورک لە ناوچەکە بەرەو باشی بچیکە دنیا بەگشتی بەرەو تەقینێک دەچێتن و ئەو تەقینەی جیهانیش ڕنگدانەوە لە لای ئێمە زیاتر دەبێتن ئێستا ئەوروپا لە کریزەیەکی زۆر گەورەدایە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی جەماوەریەوە ئەمەش ڕنگدانەوە دەبێتن وەک چۆن باسمان کرد 2007-2008 قەیرانێکی گەورە لە سەرماداری جیهان دروست بۆ ڕنگدانەوە وای کرد کە بەهاری عەرەبی دروست کرد ئێستاش جیهان بە تێکرای لە تەقینێکدایە ئەم تەقینە لە ڕۆژهەڵاتی ناوین دەبێتە ڕۆژهەڵاتی ناوینی مەزن لەوانەیە هەندێک دەوڵەتی گەورە بچووک بکەن و هەندێک دەوڵەتی بچووک گەورە بکرێن ئیتر ئەمە پلانێکە لە 2004 بۆشی کوردانەوە کە چۆن ڕۆژهەڵاتی ناوین بگۆڕێتن و هەموو سناریۆ بۆ ئەوان دەچێتن کە ڕۆژهەڵاتی ناوین لەبەر تەقینێکداوە ئەم تەقینەژی هەڵبەت زیاتر لەسەر عێراق و کوردستان دەبێت. باشە کاک محسین بە ئەمەی کە بینیمان لە ئێستادا باسی دەکەین یاخود گفتوگۆ دەکەین شەقامی عراقی و دەیبینین لە ئێستادا چ ئاڵۆزیەک و جارێکی تێرگردبوونەوە و ناڕەزایەتیەکان و پشێوی بەخۆ دەبینێت ڕۆڵی ماڵی نێوماڵی کورچی دەبێت لێرەدا کورد دەبێت چۆن بەخۆ بکەوێت ئەوان چۆن بتوانن لێرەدا ڕۆڵیان هەبێت چۆن بتوانن خۆیان یەکلا بکەنەوە تا ئێستاوانیش لەسەر پۆست کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆمار یەکلا نەبوونەتەوە ڕێک نەکەوتون. ئێمە دەزانین ینی ئەحمەدی خانی پێشتی 130 ساڵ بێژتن گەردی مەهابوونەوە ئیتیفاقە کەواتە دەردی ئیتیفاق و یەکڕێزی ناو ماڵی کورد دەردێکی زۆر قۆڵە دەگەرێتەوە بۆ قۆڵایی مێژوو
و هەروە نەیەک ڕێزی لە ناو ماڵیەکەتی نیە لە ناو ماڵی پاتیشێکە ڕێزی نیە وەلا یەک ڕێزی لە ناو ماڵی کوردیشدا نیە. کورد هەمیشە بەداخەوە ڕفتاری کردووە چاوی لێ بووە کە بەغدا لاواز بیتن بەڵام خۆی هەوڵ نەدا خۆی بەهێز بکرێتن. بە تێگەیشتنی من ئەگەر کورد یعنی بە عەقلانی ڕفتار بکات دەبێتن بە یەک گوتار و بە یەک داوا بچتە بەغدا دەتوانێتن ئەم دەرفەتێک کە ئێستا هەیە بەکاربێنن. بەڵام بینیمان لە 2003 و حتا ئێستا زوو دەرفەت بۆ کورد هاتووە بەڵام بەداخەوە نەیتوانیوە ئەو دەرفەتانە بەکاربێنن. بە تێگەیشتنی من ئێستاش کورد ناتوانێت دەرفەتێک بەکاربێنن چونکی هەم حکومەتی هەولێر لاوازە و هەم حکومەتی بەغدا لاوازە و هەر سێ ماڵی کورد و ماڵی سونە و ماڵی شیعەش لاوازن و وەک بەسمان کرد دەوروبەری ئێمەژی زۆر لاوازن ڕەوشی ئیران ڕەوشی تورکیا ڕەوشی سووریا و عێراق ئەمانە هەموو بەتێک ڕایی ڕنگدانەوە لەسەر ئەوە دەکات کە چۆنیەتی پێکهاتی حکومەتی عێراق دەستێوەردان لە دەرەوە لە تورکیا و ئیران بکرێت دەوڵەتی کەنداوی بکرێت. ئەوە هەمووی کارتێکردن لەسەر ئەوە دەکەن کە حکومەتێکی عێراق حکومەتێکی لاواز بیتن بە هەمان شێوە هەر سێ ماڵی کە عێراق پێکدێن ئەو هەر سێ ماڵەش لاواز بن. باشە بەڵام ئایا بیریان لەوە کردوێتەوە یەکگوتار بن ئەوان بەردەوام لێرە لە هەرێمی کوردستان باز لە یەکڕێزی دەکەن و بە یەکڕێزی و بە یەک داواکاری بچنە بەغدا بەڵام دیارە دواتر کۆبوونەوەکانیان بەجێ ئەنجام دەدەن هەچ کەسە بۆ داواکاری خۆی دەچێت. بەڵام پێ وایە لە ئێستادا بیریان لەوە کردبێتەوە بە یەکگوتار بچنە شاری بەغدا و لەوێ داوای مافەکانی کورد بکەن؟ یعنی حتا فشارێکی گەورە لەسەر نەبێت حتا چۆن مەسەلەن داعشمان بینی داعش فشارێکی گەورە بوو لە سەرکەتی پارتی مەجبور بوون لە زۆر خاڵێکتر بگرن بەڵام فشارێکی گەورە نەبێتن هەوڵ دەدەن یعنی ئەویتر لاواز کردن لەسەر حسابیتر ئەویتر حرەکەت کردن لەبەرەوە دەبینین یعنی پارتی دەبێتە خوبکەتە مختار لە سەرکەتی بەڵام پارتی ناتوانێت ڕۆلی مختار بێتن چونکی پارتی لە ناوچەکەی خۆی زەعیفە یعنی پارتی خۆی ناتوانێتن دۆک بەڕێوە بەتن حتا بێت کوردستان بەڕێوە بە هەمان شێوەیەکەتیژی بەڵام تێکدانی جوغرافیای سیاسی دەستێوەردانی ئیران دەستێوەردانی تورکیا و دژمنانی ئێمە بۆ ئەوەی پێشانی خەڵک بدەن کورد ناتوانن خۆی ئیدارە بکەن و هەروەها بەداخەوە کوردیش ئەوەی سەلمان کە ناتوانێت خۆی ئیدارە بکات و ناتوانێتن بە یەک گوتار ڕفتار لەگەڵ دەوڵەتی دەوروبەر بکات و ڕفتار لەگەڵ بەغدا بکاتن بە تێگەیشتنی من ئەگەر سیاسیانە بیر بکەنەوە چارەنووسی کورد لە بەغدایە چونکە هیچ نەبیتن لە بەغدا لە دەستوری عێراقدا بەشێک لە مافی کورد تەثبیت کراوە لە دەستوری عێراقدا بەڵام لە دەستوری ئیران و تورکیا و سووریادا ئەم مافە بە کورد نەداراوە لەبەر ئەوە تێگەیشتنی چارەنووسی کورد لە بەغدایە. باشە ئەوان کە سەرەتا چوونە بەغدا بۆ بەشداریکردن لە حکومەتدا دیارە پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانی سێقاڵی پێگەنا لە ئەمان کادایەکەتی نیشتمانی کوردستان چوە بەرەی چوارچێوەی هەماهەنگی ئەمەش تا چەند زیانی لە پەیوەندیەکانی ئەواندا؟ یعنی مە دەزانین دژمن و دوستی کوردی دەزانین کورد زۆر لاوازە یعنی لە دوبلماسیەتدا لاوازە لە سیاسەتدا لاوازە لە خوێندنەوەی پێش وەخت بوو پێشهاتەکان لاوازە و ئەم لاوازە شوای کردووە کە ناتوانیتن خۆی بەڕێوە بەتن کە ناتوانیت خۆی بەڕێوە بەتن ناتوانیتن لەو ئاستە بێتن کە یەک ماڵ ڕێک بێخیتن مام جەلال وەختی خۆی ڕۆلی هەبوو بۆ یەکخستنەوەی ماڵی کورد بەڵام بەداخەوە خۆت مەسعود بارزانی ئەو ڕۆلە نەبینی یان ناتوانێتن ئەو ڕۆلە ببینێتن کە کورد ڕێک بخاتن لە دەرەوەی وەک مەسعود بارزانی جارێ سەرێکی گەورە نییە بڵێن لە کوردستانی عێراقدا بتوانێت ئەو ڕۆلە ببینیتن لەبەرەوە تێگەیشتنی من پارتی بە هەموو یاری دەکەتن بۆ ئەوەی چۆن کورسەکانی خۆی لە بەغدا دەکات پۆستەکانی خۆی لە بەغدا دەکات بەڵام ئەو ڕۆلە نابێتن کە چۆن بتوانێت خزمەتی گەلی کورد بکاتن لەوێوە نیەتی حیزبەکان زیاتر دەکەون کە چۆن دەتوانن بۆ دوا ڕۆژ یان چۆن بڵێن لە ساڵی شێستەکانەوە شەڕی گەرم و ساڵ لە نێوان مەلایی و جەلالی هەبوو حتا ئێستا ئەم شەڕی گەرم و ساڵدا لە نێوان ئیکەتی پارتی هەیە بەداخەوە کە مرۆڤ بە شێوەیەکی تریش بڵێتن کورد ناوچەکە ئەوە 1400 ساڵە باجی شەڕی شیعە و سونە دەدەن و ئەوە لە جاران شەڕی رووسیا و ئەمریکا باجی ئەو دەدا و شەڕی جەلالی و مەلایی حتا ئێستا باجی ئەو دەدەن یعنی کەواتە کورد سێ باج دەدەن لەبەرەوە تێگەیشتنی من ڕەوشی کورد بەم سەرکردایەتیە بەم خەڵکە کە بەڕێوە دەبن بەرەو بۆچی ناچێت. زۆر باشە کاک موحسین وەک باز دەکرێت لەم چەند ڕۆژەدا دەبێت بە زووترین کات حکومەتی نوێی عێراقی پێک بهێنرێت کۆبوونەوەکانیان دەست پێ بکات ئەوان وەک باز دەکەن پێ دوایە پێگەنانی حکومەت بە تایبەت لەم چەند ڕۆژەدا و لە ئێستادا ئەم فشاری ڕەوتی سەدریش بۆ شەقامی عێراقی هەیە ئاسان دەبێت ئایا حکومەتی نوێی عێراقی پێک دەهێنرێت؟ یعنی ئەگەر ئێمە وەکی
گریمان بلين صدر نبيجي بيتناون حكمة عراق زور قرصة وجاء صدر جهات راسات طبعا زور قرص دبيتن چونکه بوتمان روش عراق روشی که زور آلوزه و دستیوردانجی زور بقوت به حس لناو عراق دهیه اما همه وای دکتن که پیکاتین حکمت عراق پیکاتنه که زور آلوزه و سال به سال روشه که آلوزتر دبیتن چونکه توانای دست حالات عراق ناتوان روش عراق برای باشی بن لبر گندلی لبر ناعدالت لبر تیکچونی ناو مالکان او وای کردوه که روش عراق بو هماهنگی یک جورک له هماهنگی یا جوری بو پکیدان حکومت برای لوازی بشید لبر ابتی گشتنی من درستبون حکمتی عراق لکات کی نزیک دا درست نابیتن چونکی آلوزی و قیران لو گورترن که بتوان لو قیران آلوزی همو درباز بن بو گهنه آقاری که همینتر بو بتوان حکمتی بغداد بیگ بینن زۆر باشە بەڵام لە ئێستادا نێوماڵی کوردیش کە ئەمانیش ئاماژە بەوە دەکەن ئەم فشارە ناوخۆیەکان هەم دەرەکیەکان زۆرە لەسەریان بۆی سەبارەت بە کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆمار ڕێک بکەون کۆبوونەوەکانیان چڕ بکەنەوە بتوانن بکەونە گفتوگۆ پێ دوایە سەبارەت بەمان چی دەبێت ئەمان یەکلا دەبنەوە سەبارەت بە کاندیدێک لە نێوان هەردوولادا یعنی بەتێگەیشتنی من پارتی زۆر بەڕاستی دەزانێتتر کە سەروی کومەڵ بە پارتی نادرێتن بەڵام پارتی ئەو شەدەکەن هەموو بۆ ئەوەی بەرامبەری ئەم فشارە کومالا پرسیتر بینید کومالا تنازلتر بیکتی کردن و یکیش کتی زاویه کتی گوشه اگدا که بود که بعد چمکی اراده بکاری ناتوانیتن تنازل سر کومال کت تنازل دکتر برهم کرد بکی گشتیم ل انجام ده دکتر برهم ده بده سروکی عراق بلام پارتی او کات افشار بکار دینیتن بو اوی هیچ کارتی که تر نما پارتی بکار دینیتن بداخواه پارتکانی کردی بگشتی هیچ دروشمیان نما و هیچ آمانجمیان نما بو اوی خلق لەگەڵ خۆی مەشغول کەن زیاتر بەو شێوە بەو گەمە سیاسیە خەڵکیان مەشغول دەکرێتن. سپاس بۆ بەڕێز محسین عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی عراق لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بەشدار بووی سپاس بۆ بەشداری. بەڵێ بەڕێزان دیمەنی